بە پێویستمانزانی ئامارێکی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی بخەینە ڕوو کە لە 4 تا 25 هێزەکانی پۆلیسی نەهێشتنی تاوان توانیوانە 107 تۆمەتبار دەزیرکەن کە فەرمانی دەزیرکردیان بوو لایەن دادوەرەوە کە لەمانە باندی زیینی ئۆتۆمبیل و ماتۆرسکیل و گیرفان بڕینی ناو بازار و هەندێک لە گەنجینەی هاوڵاتیانی تیا بووە لەگەڵ یا کەلوپەلی ماڵانی جزراوە چل لەمانە دانیان ناوە بە تاوانەکانی و ڕوبەڕووی دادگا کراونەتەوە و لێکۆڵینەوەش لەگەڵ کەسەکانی تر بەردەوامە. بۆ لەو بڕوارەی کە باسمان کرد زیاتر لە 10 پارچە چەک دەستی بەسەرا گیراوە کە بە هاوڵاتیان بوون و هەندێکیان لە شەڕا بەکار هاتووە. بە پێویستمان زانی کە هاوڵاتیانی شاری سلێمانی دڵنیا بکەینەوە کە بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای سلێمانی شەوانە هێزەکانی پۆلیسی سلێمانی لە سنووری گەڕەکانە تەواجودیانە بێ و ئەو شوێنانەی کە باخچەن و خەڵکی تیادانی شێوکاری نایاسی تیاکرێ دەستگیرەکرێن لەگەڵ یا گازینەکانیش معڕزن بۆ ئەوی کە ئەو هێزانە بچن پشکنینی خۆیان بکەن تا و کەسانەی چەک و چەقۆ هەندێک کەرەسەی تریان پێ و ئاژاوانێنەوە دەستگیریان بکەین.